هاوڵاتیان و دانیشتوانی گوندی یوسفبەگی سەر بە قەزای خانەقین نیگەران و دەڵێن ماوەی زیاتر لە 3 مانگە ڕۆژانە کەمترین ئاوی خواردنەوە دەگاتە بەشێک لە ماڵەکانی گوندەکەیان و داواکارن لە حکوومەت و فەرمانگەی ئاوی خانەقین ئاوڕیان لێ بدەنەوە و چارەسەری گرفتی نەبوونی ئاوی خواردنەوە لە گوندەکەیان بکەن. کێشەی ئاو خواردنمان هەیە، کێشەی کارەبامان لێە هەب بەرزەوەی و نزمەوەی و کارەبا هەر وەکو ترفلایتی لاتۆ لێرە. ئێمە داوا ئەکەین لە حکوومەت چارەسەری بۆ ئەم کێشانە بمان بکە. ئێستا بڕۆن سەیری سەر کوڕانەکان کەن ئاوەڕۆکە لێ بۆ خۆی وێساوە و بۆ خۆی بۆ تەزدیقا و سیانا و خەڵک بۆن ئێمە کوشتووە. داواکاریم لە حکوومەت ئاو خواردنمان نییە تقریبان تاوسانەت یادن خەڵک ئاو سینەت بەس 20,000 25,000 تەنکار نە ئاو دیری من نە کارابا دیری من چەنی داواکەی من لە حکوومەت یانە هاوکارمان ئیمە داواکاریم لە حکوومەت هەم بەغداد و هەم هەریەم خۆمان بانە کێشەمان چارەسەر بکەن چارەسەری ئاوایە بکەن ئاو منە ئاوای ئەوە دانەدانە گشتی چینە ڕێەوە لەبی ئاوی شارع خەرا و ئاوای ئاو نییە لە ڕژەکە حەسەب کارەباگە یا سعاتیگە یا سعات نیمێگە ئاوەگە ئاو نەیری من ئەوە شارە گشتی ڕمیایە زمزانە مناڵە ڕامە دەرەسە نازانێت چی دەربچێت ئەی براگەم ئەیە چارەسەرمان بکەن. بەمبەستی گەیاندن و داخوازی دانیشتوان و هاوڵاتیانی گوندی یوسفڤک سەردانی فەرمانگەی ئاوی خانەقینمان کرد. لای خۆشیەوە لێپرساوی فەرمانگەی ئاوی خانەقین ڕایگەاند بڕیارە لەسەر بودجەی 2022 پرۆژەی ڕاکێشانی ئاوی خواردنەوە بۆ گوندەکە بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە لە بابەتی گوندی یوسفبەگەوە چەند جار دەرخستەمان بۆیان بەرز کردوتەوە بەڵام تا ئێستا هیچ شتێکمان دەست نەکەوتووە بە لەم دوایشەوە بەڵێمان پێدراوە لەسەر بودجەی گەشەپێدانی پارێزگاکان ساڵی 2022 ئەو پرۆژەیە کە خۆی بینیتەوە لە پرۆژێ 200 مەتر سێجار لە سەعاتێکە بۆ گەڕەتە تەرخان کراوە ئێمەش چەند حەولێکی جدی بۆ دێن کە بکەوێتە باری جێبەجێکردنەوە. بە پێ ئەو زانیاریانەی کە دەست کورسات نووس کەوتووە لەم ساڵدا بەهۆی ئەو وشکە ساڵیەی کە ڕووی لە ناوچەکە کردووە زیاتر لە 15 گوندی سنووری قەزای خانەقین بەهۆی بێئاویەوە چۆڵ کراوە. لە گوندی یوسفبەگیش ژمارەیەک ماڵ بەهۆی نەبوونی ئاوی خواردنەوە و کەمی خزمەتگوزاریەوە گوندەکەیان چۆڵ کردووە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.